ئەم زەویەیە کە دەستی بە سەرداگیراوە و حەشدی شەعبی دەیەوێت بیکات بە سەربازگە. دانیشتوانی گەڕەکی شۆراو لە دروستکردنی سەربازگەکە نیگەرانن. واژۆیان کۆ کردوتەوە و هانایان بۆ فراکسیۆنی یەکێتی هێناوە. یەکێتیش لە ڕێگای کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیەوە نیگەرانی دەربڕی و کێشەکەی گەیاندا لایەنە پەیوەندیدارەکان. لەگەڵ ئەوە داین کە سەربازگە عەسکەریەکان ببرێنە دەرەوەی شار. ئەمە لێرەیە تەجاوزە بۆ سەر دانیشتوانی ئەم گەڕەکە، بۆ سەر ئەوەی ئەمانە سەرجەمیان واژووی دانیشتوانی خۆشەویستی ئەم گەڕەکانن کە پێمان گەیشتووە. دروستکردنی ئەم جۆرە سەربازانە مەزهەرێکی عەسکەری ئەدا بە شارەکە بۆ ئێمە لەگەڵ ئەوەین کە سەرجەم ئەم عەسکەرانە ببرێنە دەرەوەی شار و ئێمە هەڵوێستی توندمانە بێ لە کاتێکا کە ئەم سەربازگەیە دروست بکرێ بۆی کە مزاهرات بکەین، بۆی کە خێمە دروست بکەین. ئەو سەربازگە نوێی کە بڕیارە لە گەڕەکی شۆراو دروست بکرێت تەنها چەند مەترێک لە بینا و ماڵەکانی گەڕەکەەوە دوورە و ئەمە نیگەرانیەکی زۆری دروست کردووە. بۆ یەکێتی بە هەموو هەوڵی دەیەوێت هەرچۆنێک بێت دروستکردنی ئەو سەربازگەیە لە کەرکووک ڕابگرێت. چیتر قبول ناکرێ ئەسکەرتاریەت ناو گەڕەکانی کەرکووک بێتن بە هەموو جۆرەکان، نەکە گەڕەکە کوردیەکان، گەڕەکە عەرەبیەکان، گەڕەکە تورکمانەکان. ئێمە بەرەو مەدەنیەتە ڕۆین، چیتر ئەسکەرتاریەت نابێ لە ناو شارەکان بێ و ئێمە پێمان باشە و هەڵوێز پێشنیاری ئەوەشمان کردووە کە ئەسکەرتاریەت لە دەرەوەی شار بێتن و ئێمە لەسەر سەرۆکۆزیریان لە بەرنامەی حکوومەتیدا کە ئەوەیە بەرنامەی حکوومەکەی ئەوەیە کە مەلەفی ئەمنیش بدرێتە پۆلیسی ناوخۆ. بە هەموو توانامان ئێمە ڕێگریەکەین لەمە دیارە ڕێگریەکانمان تەنها ئەم گردبوونەوەی نییە، سەرەتا هەموو لایەنە پەیوەنددارەکانمان ئاگدار کردوتەوە لەبەرەوەی ئێمە تەبعیاتی زۆر خراپی لەسەر ڕوئەدا ئەگەر بێت و ئەوان دەست لەم کارە شۆڤێنیانە، دەست لەم کاری تەعریبە هەڵنەگرن و بیانوێ ئەم ناوچە نیشتە جێبوونە بکەن بە ئەسکەرتاریەت، ئەمە بۆیان ناچێتە سەر. دوای هاتنە سەر هێڵ و ناڕزای دەربڕین و هەوڵی فراکسیۆنی یەکێتی دوجار کارکردن لە دروستکردنی سەربازگەکە ڕاگیرا. ئێستا بیر لەوە دەکرێتەوە زەویەکە بکرێت بە باخچەیەک یاخود شوێنێک کە سوود بە دانیشتوانی گەڕەکی شۆراو بگەیەنێت. کارۆن محەممەد کورد، ساد نیوز، کەرکووک.